سبحان الله مرۆڤی وایە دەڕاتە ترافیکەکان سیارەکە کوژێن دەڵێ با بەنزین سەرف نەکە. یعنی سبحان الله تۆ پارەت بۆ چییە؟ یعنی بەم شێوەیە بژی. وەڵڵاهی مۆزەف هەیە لە دایرەیەک لە دایرەکان هەموو مانگێ ئەم مۆزەفانەی ئەم دایرە 1000 دینار کۆکەن و هەر نەفەری 1000 دینار. ئەخر 1000 دینار چییە؟ هەموو مناڵە پێی ڕازی نابێ. مانگی 1000 دینار. بۆیە باسێکم بۆی هەندێک کەسی ئەوەمانەیە ئەمانە سەرەتانن، سەرەتانی کۆمەڵگان. ئەمە هەر کەسێک ژنیان بداتێ دڵنیا بە حسابکە مناڵەکەی خۆی فەوتانەوە. 1000 دینار کۆ ئەکەنەوە مانگی 1000 دینار ئەم مۆزەفانە لە یەکێ لە دائیرەکان بۆ چای و ئاو. ئەڵێ نەفەری وا هەیە لەو مۆزەفانە ئەڵێ من 1000 دینارەکە نادەم، ئەڕوا دەمەنێتە مەخسەلەکە و ئاوی مەخسەلەکە خواڵێ بە دینار 1000 دینار نەدەم. کچ بەمانە مەدەن، خوشک بەمانە مەدەن. دەڵێ پیاوەکەم بە کەڵک نایە، ڕەزیلە، چروکە، بڕۆ لەگەڵیا لەبەر مناڵ. واز لە مناڵ بێنە، کچەکەت خوشکەکەت جوانە، مەرگ مەکە. لەگەڵ ئامانە بژیت ئەبێ چۆن بژیت. خوا نمونەیان زۆر نەکا لە کۆمەڵگادا. بۆیە بەڕاستی ئاوە کارە ساتە. جۆرە کەسێکی ئاوامان هەیە لەناو کۆمەڵگای ئێمەدا دەژین.